تاریکە ڕۆی هۆشگارێ دەچینە قەڵاتزێ ئەو شارەی هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان لە ماڵی هونەرمەندێکین بە دەنگەکەی نازناوی ماملەی پێدراوە من عزیز محمود ئیبراهیم وەکو هونەر دۆست بۆ مامەسە ماملێ ئیدی هەر بەونەوە کە ڕفیق و دۆستەکانم کە پێم دەڵێن عزیزی ماملێ دەناوەکو کەسایەتی و خزمەتی و شتیوە نزیک نیم لە ماڵە ماملێ لە ساڵی 1970 لە شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان هونەرمەندی کۆچکردو محەممەدی ماملەی بینیوە هەر ئەو کات گۆرانی خاکی کوچە یارەکەم بەیەکەوە دەڵێنەوە خاچی کوچە یارەکەم وەکی ساقی ژینمە یابوو جوانی ڕوخسانی ڕوونیگایەت هێزی ئەژنۆتینمە ئامانەمانەمایانەیی ئامانەمایانەیی وای لە ڕوودیومە کە ماملێ چۆن گۆرانی گوتووە و مام عەزیز تەمەنی 69 ساڵە بەدەم گوێگرتن لە گۆرانیەکانی ماملێ و بیرەوەریەکانی ڕۆژانی گەنجێتی تاڵیەکانی ئێستای ژیان شیرن دەکات ئەم شوێنە تاکە پەناگە و ستۆدیۆی هونەرمەندانی شارەکەیە کۆمەڵێک لە هونەردۆست و مۆزیکژەنی شارەکە لە هەوڵدان چەند بەرهەمێکی ماملێ بە دەنگی عەزیزی ماملێ نوێ بکەنەوە کاک عەزیز یەکێکە لەو دەنگە جوانانە کە لای من زۆر پڕچێژ گۆرانی دەڵێ دیارە هیچ کەسێک ناتوانێت وەک گۆرانی بێژی یەکەم بیڵێتەوە ئەگە بتوێت لاسایی گۆرانێکە بکەیەوە لای من کاک عەزیز دەنگێکی زۆر جوان و پرچێژە بەڕاست من ڕێگای کەسی نەگرت بوو ڕێگای لە کەس نەگرت بوو بڵێ گۆرانی مەڵەوەیان خواڵ ناگریان پیاەک بوو دڵفراوان بوو کوردی و چێ بڵێ بای بڵێ گەرنی ئازابێ زستان وەختی ڕێبنێدانەیە لێم گیرە ڕێگای لای هاجانێ مام عەزیز ئەگەرچی تەنیا تاوەکو خۆناغی سەی بنەڕەتی خوێندوویەتی بەڵام بەهۆی خۆشەویستی بۆ محەممەدی ماملێ زۆربەی شاعری ئەو شاعیرانەی ماملێ کردوونی بە گۆرانی لە بیر و هۆشی ئەویشدا هەڵگیراون ئەبوبەکر ئیسماعیل ڕوودا و قەڵاتزێ بێوی تاریکە ڕۆی هۆشگار